ئەم کاتۆ شادژیشک من هەر لە دوور ئۆزانم بڕکەکانە زۆر تیژن. دەلاچۆ ڕۆحە بردم تۆ چ جۆرە میوەیەکی؟ من میوە نیم. میوەی چی لە خۆتەوە؟ اینجا ئەوە چیە؟ منیش ئەتوانم بە سەمقورات بڕۆم و ئەتوانم دڕکی شێپیاکەم. من میوە نیم. من کاڵەکی پچکۆلانەم. یەم بێستانەی خۆمان؟ بەڵێ با. باشە باجارێکی تری سەرمەقولات بین. من سەمقورات نام ئیشمێ. خواحافیز. ڕۆژ باش. سمۆرەم. سمۆرە؟ دەوەرە با پێکۆ یاری بکەین دەی. بزانم ئەم کریتەوە؟ دەی. لەکوێ وەرە بۆلام؟ من نازانم بەدارا سەرکەوم. چیە زانی تۆ؟ من هەر ئەوە زانم گەورە بم. هەر ئەوە زانم. کەواتە من و تۆ نابین بە هاوڕێر. ئەویش ڕۆی. سڵاو کاریشکی بەڕێز. سڵاو شوتی. ببوورە. بۆستە. من شوتی نیم. من پچکۆلە کاڵەکم. اینجا فەرقی چییە؟ وەرە با پێکەوە باز بین دەی. باس بین؟ هەرەوە زانی؟ زانی؟ ئەزانم گەورەش بم. چاشی لێ نازانی. لاچۆ من لەگەڵ مناڵە یاری ناکەم. لاچۆ؟ ئەویش بەجێ هێشتم. نازانم چی بکەم. کەڕێشتێک لانە وڵانە گوێی لاسەر خشتانە. کەڕێشتێک لانە گوێی لاسەر خشتانە. ڕێوی هاتووتی ئەوەی یەکێکی تریشم کرد. ڕاوەستە هەبازای مۆکیەکری. ڕاوەستە هەرەمان بڕۆ خێراکە. خێراکە با بڕۆ خێرا. بەس دەنگتان نێت چم تۆ ئیستراحەت کەم. خێرا با بڕۆ خێرا. باشە ڕاوەسن. خێرا با بڕۆین داخەوتووە. لاچۆ نەکبەت. لاچۆ با تۆش نەخاتە قەفەسەکەوە. لاچۆ. من ئەوەمەوێ. گورگی ناشرین ڕاوەستە بۆم. ڕاوەست. هەسە دەی. هەسە گورگی بەڕێز. هەستە لەگەڵ تۆمە. چیەکە؟ هەستە دەی. هەستە. ئەو چی بوو؟ شەمامە. وەرە. ئەی کە جوان. حەزەکەی من و تۆ ببین بە هاوڕێ؟ جا هاوڕێتی تۆم بۆ چییە؟ هیچ سوودێکی هەیە؟ خۆ تۆ گۆشتێ ناخوێ. من ڕووەکەم. لەو تەمەنەی تۆدا باشتر وایە ببی بە هاوڕێ ڕووەک. باشە. تۆ بۆ خۆ ئالێرا دانیشە دەی نەجوڵی نەکبەت. پێم نەوتی. وا باشترە. ئێوە نازانن. وا باشترە. وەرە.
چی بکەین؟ هیچ مەکە هیچ ڕاوەستە وابزانم گەورە بووە. ڕاستن بام. شەمامەکە ڕاستی کرد لەمەولا بێ زیاتر ڕۆ بخۆم. ئەبێ هەر ڕۆ بخۆم لەمە. شەمامێ عزیز یەڵا ئاگۆرانی بڵێین گوڵەکەم کووە تۆپێکی فێڕین ئەدراوشێتەوە دڕیژینمانی پێ ئابەخشێتەوە ئەو تۆپە جوانە لەگەڵ خۆمە بەم ئەیکەمە هاوڕێ ڕێگا دوورەکەم ئۆی خۆرە جوانەکە هەتاوی فێڕی بیرت بێ